ئەمڕۆ کازانین میوزیکمان هەیە بۆ پارچە میوزیکە کە دەنجێک لە مەهاباتەوە ئەویش محەممەد ماملێ کە هیچێکە لە هونەرمەندە گەورەکانی کورد وە کۆتوانین بڵێ گۆرانی بێژ و مەقام بێژی کووردە و خاوەنی چەندین بەرهەم و شاکاری جوانە و وەتا هێستاش بەرهەمەکانی بەزیندوێتی ماوەتەوە ئێمە ژۆک پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەو ڕۆژانەی میوزیکمانە بێت تایبەتیەکەین بە یەکێ لەو هونەرمەندە گەورانە کە ئەو هونەرمەندە گەورانەش پێگومان ئەو پارچە میوزیکانی کە لە ستۆدیۆ ژەنرێ با دەستی هەردوو ژەنیاری خۆشەویست کاکەوەلی و کاکە ژەنیارە جامڕۆ چەند دقەیە گفتوگۆ لەسەر ماملەیەکەین بەڵام بە هاوکاریوان سڵاوتان لێ بێوباری باشن کاگۆلی ئەو پارچەی کە ئێستا ژەنیتان بازی بێریان بوو بەربوو ئەگەر وتێکتان هەبێت یاخو باسێکمان لە هەر هەم پارچەکە و هەم لە خودی مامۆستا محەممەدی ماملێژ لە ڕووی ئاوازەکانیەوە لە ڕووی گۆرانیەکانیەوە ئەگەر باسێکمان بۆ بکەن سەرەتا بەیانیتان باش بێ ڕۆژێکی جوان و ڕۆژێکی جوان و تایبەت هەبێ بۆ هەموو کوردستان و هەموو هاوکارانمان ئەمڕۆ باز لەسەر کەڵە هونەرمەندێکی هەندان خۆش و دەنگبێژی کوردستانەکەین مامۆستا محەممەدی ماملەیە مامۆستا محەممەد لە 1925 لە گەڕەکی خڕا لە مەهابات لەدایک بووە و هەر لە خێزانێکی هونەردۆست و خێزانێکی هونەرمەندە لەدایک بوو چای بەنیا هەڵێناوە سەبارە بەم کارە بازی بێران کە هەر ڤیددیۆشی هەیە ڕێکۆرکراوە لەسەری لە دانیشگایەکە بووە کە خۆی گۆرانەکە چڕێت و بامان شێوە شعر و هۆنراوەی کارەکە هی شاعیر مامۆستا حالێن بیرم چۆوە بەڵێ بەڵێ هێمنی موکریانی بۆ کە خۆشی لە زۆ سپاسیەکە سپاسنامێکی بۆ نێرە لە پاشان دەستەکە بە بازی بێریان و بازی بێران لە چیوە هاتووە لەو ڕێڕەوەیە بڵێن لەو دەرچێوە هاتووە کاچێ بە مەبەسی شوێنی شوانە بڵێن شوێنی مەڕەکان لاینی لە ڕێی شوانەکە بەڵێ کاڵێ بازی بێریان ئەمە کوردێکی پەتی زۆ کۆنە کە بەکار هاتووە کە تێدا بەنسبەت مامۆستا محەممەدی ماملێ نای تەواوی مامۆستا نای تەواوی محەممەدی کوڕی سادی کوڕی عەلیە و لە هەمان کاتیشا ئەو کاتی کاتر بۆ منە خۆی بۆ ناوی نراوە محەممەدی ماملێ تۆمار هەیە سەرنشینی باڵین ساڵانە ئەگەر لە ژیانەکە ئەڵێ نازناوی لە باپیریەوە بۆ ماوەتەوە لە باپیری نەخوێنەوار بووە کە سەرژمێری کراوە کە چوونەتە بەردەمی بکسە پیانتووە ناوی خۆت و باوکمان پێ شتێتی سعیدی مام عەلی پیتیعین لە زمانی فارسیا نازناوی ماملەی وەرگرت ماملێ لە تەمەنی یەکەم تۆماری دەنجی با بڵین لە تەمەنی 16 ساڵیا بۆی کرا 1930 بۆی کراوە ئەنجا محەممەدی ماملێ بە ئەو گۆرانیشی کە یەکەم جار وتوێتی ڕۆی بەجێی هێشت جا محەممەدی ماملێ بۆ کۆی کە هاوڕێم ژەنیار باسی کرد لە خانەوادەیەکی هونەردۆست و دەنگبێژ و سەرجەمیان کە دەنگبێژە بن تەنانەت خودی خۆی لە تۆمار دەنجەکانە یاخود لەوتەکانی یا باسیەکە ئەمەە سەرسامی ڕەفیق چالاکە بێکی لە کوڕەکانی ناوەنا چالاک لەگەڵ ئەوەشا سوود لەو ناوچەیە بینیە کاتێکە ناوچەکەیان بەپی مۆقعی جوغرافی ئەوان هاچۆی زۆری لەسەرابێ لە ئەرمەنستان و لە تورکمانستان و لە ئەزەربایجان و ناوە سوود لەوانە وەرەگرێ لە چ ڕۆیەکەوە لە ڕووی ئەوەی کە چۆن ئاوازی ئەوان میلۆدیەکانی ئەوان بتوانێ بیکا بە کوردی طبعا ئەمە لە هونەری موزیکدانانە لە کۆمپۆزیشنە پێوترێت داهێنان کە تۆ بتانی ئاوازێکی غەیرە ئاوازێکی بێگانە بێنیت شعر و ڕیتمی خۆتی بخەی بسەپێنی بەسەریا ئەنجا جێبەجێ کرد و پێشکەشی کرد خۆی ئاوازەکانی زۆرتر کاریگەری چی لەسەر بۆ کاگۆلێت یعنی ڕەنگە زۆربەی کاتکە گوێبیستی گۆرانیا فولکلۆرەکانی خۆمانە بین هی ئەم مامۆستایانی کە بەگومانجێگەی شانازین بۆ چەندین سەدەی تریش هەستەکەی
بەدەر لەوەی کە کوردیەکی زۆر جوانی پەتیە یعنی ئەو بابەرە و دنیایەکی زۆر زۆر جوان هەستەکەی تایبەتمەندێتێکی تەواویش لە ئاوازەکانیانە هەیە کاریگەری چی زۆر لەسەر ئاوازەکانی مامۆستا محەممەدی ماملێ هەبوو ئەگەر نمونەیەک لەسەر ئاوازەکان بێنین سەر لە سەرڕانی باشەوە ئاوازە لە ئەستا ئەزەربایجانیە باشە بەڵام مامۆستا ماملێ محەممەدی ماملێ سوودی لە چی وەرگدو سوودی لەو هەستەوریەوە کە لەو ناوچەیە هاتوچۆ تێکەڵبوونی ئەم کۆمەلگایە باڵین کە لەگەڵ یەکا تێکەڵ بێت کۆمەڵی هەست تێکەڵ ئەبێت پاشان لەگەڵ ئەوەش محەممەدی ماملێ ناوچە بەسەرهات ئەنی ئەمانە هەمووی کاریگەری ئەوتۆی هەیە لەسەرەوەی کە بۆ منە ئاوازێک بەچە هەستێکەوە بژەندرێ بەنسبەت کارەکەشەوە کە ئەو کارە خۆی لە ئەستا پێوترێ سەری گەڵین ساری گەلێن واتە بووکی زرد زمانی تورکی شەزانم لەوە بۆمە کە سوودی بینیەوە کردی بەسەر لە سەرڕانی بۆم نەوەی ئەسڵەکەی خۆیان بڵێم ئەوەی کە ترێدیشناڵە بڵێم مۆسیقەمە ئیشێکی فۆلکلۆری ئازەریە ئازەربایجانی ئەویشە ئەو کارە خۆی لە ئەسڵە ئەم پشتی بەستۆ بەچی هەروکو مامۆستاوەلی ئاماژەی پێەیە کە هەستەکەی وەرگرتووە بەڵام چۆن لەوەشە دەستکاریەک و لەوەشە گۆڕانکاری تێکرد کە مایکرۆتۆن یا بڵێن ڕوبعی تێکردووە خۆی لە ئەسڵەکەی بڵم لە ئۆریجیناڵەکەیە پێژێکی دۆریانە پێژێکی کۆنی مۆداڵیە کە بۆ منە پێژێکی بڵێن وەکو یۆنانەکان بەکارهێنراوە لە موزیکە با بڵین پێژەی سکێڵی سروشتیمان هەیە باشە ئەتوان ڕوونی بکەنەوە بەستان چێت ناوانە پێژی با بڵین سروشتیمان هەیە کاتێک کە لە موزیکا تۆن هەیە دەنجێکەیە تۆنێکی تەواو لەگەڵ نیوتۆنە باشە نیو پلەی فەرقە باشە کاتێکە ئەڵی دۆ بۆ ڕێ تۆنێکی تەواوە ئەگەر بیکەی بە نیو پلە ئەبێ بۆ منە ڕێ نیو پلە دابەزێ بۆی نیوپلەیی هەبێت ئەنج لە موزیکی ڕۆژهڵاتیە چارەگە دەنگیش هەیە محەممەدی ماملێ بۆ منە داهێنانەکەی لەوەیە بووە کاتێک کە ئەمە یەک پارچە تۆنی تەواو بووە یان نیوتۆن بووە هەستاوە چارەگە دەنگی تێکەوە کردووە لەگەڵەمانەیە ئەمە داهێنان ئەمە زۆر قورسە لە ئەمە ئێوەکو ئەکادمیە موردەکاریە زۆر بە باشی بۆ شیەکەنەوە بەڵام بینە سەر لایەنێکی تری ژیانی ماملێ ینی ئێمە کە باسی کوردستانی گەوراکەین شتێکی زۆر گرنگ بەتی ئەکرێ ئەوش ئەوەیە پەیوەندی هونەرمەندەکان ینی بۆ نمونە محەممەدی ماملێ ساڵی 1963 کە هێتە قەڵات سێ دوایەت شاری سلێمانی و لە سەر چنار چەندین ئاهەنگی جێڕێ ئەو هونەرمەندانەی کە پەیوەندیانە بۆ تایر تۆفیق عەلی مەردانەکە هەفتی ڕابردوو لەسەر ئەو قسەمان کرد ڕەفیق چالاکە کۆمەڵە هونەرمەندن لەگەڵ ئەوانە پەیوەندیانەوە هەماهەنگێکی هونەریان هەبووە هونەرگۆڕینەوەیەکی زۆر جوانە بۆ لە نێوانیانە ئەو پەیوەندیانە تا چەند کاریگەریە بووە کە زیاتر هونەرەکە دەوڵەمەندترکەن کە پێڵین هونەری کوردی هەر بابەتێک هەر پرۆژەیەک گەر سەرکەوتوو بێت ئەبێ سەرەتا سێری ئیستافەکەیکیت سەری دامەزرێنەکەیکیت بەڵێ تاکو چەندێک ئەمانە بتەون بۆیە سەرکەوتون هۆکار چییە ئاوازی ئێستا لە سادەی سەرکەوتووە لە سانەوەی ناتوانانی گوێ لێ ڕاگری ناتوانانی جۆلە و میلۆدیە ناتوانانی جۆلە و شعرە ڕاگری هۆکار چییە لە بەرنامی پێشودا باسی ئەومان کرد هونەرمەندی وا هەیە لەگەڵ ڕێزمان بۆ هەر هەمویان ئەوەی چاوەڕانی ئەوەن کە ڤیۆکانی بەرز بێت چاوەڕی ئەوە ناکات کە بۆ نمونە ئاستی شعرەکەی چی بێ ئاستی داڕشتنی چی بێ پەیوەندی ئەوە ئەبەسترێتەوە بە خۆشەویستی باشە ئەنیشتین قسەیەکی جوانیە ئەڵێ لە هەرچ شوێنێکە خۆشەویستی نەبوو ژیانی تیانە لە هەرچی شوێنێکە خۆشەویستیان نەبوو ژیانی تیانە محەممەدی ماملێ و لەگەڵ بۆ نمونە هونەرمەندانی باشووری کوردستانە کە ئەو پەیوەندیە بتەوەیان هەبوو هۆکارچی بوو هۆکارەوە بووە کە هەستێکی جوان هەستێکی نەتەوایەتی پاشان جوانی کارەکان جوانی شعر جوانی ئاواز ئەمانە هەمووی کۆیانەکانیانەدایە بە یەک وەریانەگرت هەمووی نەرێنی بڵێ لە ئێستادا لەگەڵ ڕێزمان ڕێز بۆ هەنێ گۆرانی بێژ هونەرمەندێ بەڵام زۆرینی ئێستا بۆ منە ئەوەنەی لە بۆ بەرژەوەندی خۆیان بڵێن ئەوەنەی بۆ کاری خۆی کارەکات و بۆ منە یەکتر ئەشکێنێتەوە یا بڵێن هێرش ئەکاتە سەر یەکتری لەوستە دەما زۆر بە سادەی و زۆر بە خۆشەویستیەوە مەرامی شخصیتیانە بوو لەو کاتەیە مەرامەکە چی بووە تەنها کارێکی زۆر جوان خۆشەویستی تەواویان بۆ هونەرەکە تەنانەت ئەمەنە ڕێزیان لێ گرتووە کاتێک کە باسی مامۆستا عەلی مەردان کراوە هەمویان وتویانە مامۆستای ئێمەیە ئوستادی ئێمەیە کە باسی مامۆستا محەممەدی ماملێ کراوە تەنانەت عەلی مەردان شوێتی ئوستادێکی زۆردا باڵایە کە باسی خالی خۆش بۆ حەسەن زیرەک کراوە هەموو وێتی هەتا ژیان ما بێت دەنگێکی وەکو حەسەن زیرەک دروست نابێت ئەمە ئەو زنجیرەیە کامیان بەیە کۆڕەبتێکی و پەیوەندیەکیانە بۆ هونەرەکەی خۆیان هەنی من سەرنجی شتێکی کە بە ئەو بەرهەمانەی محەممەدی ماملێ کە خاوەنی
چەندین بەرهەمی جوان و شاکاری جوانە سەرنج بەس چەند دابوونەریتی کوردەواری لەناو گۆرانەکانە بەدیەکە لە ڕووی خۆشەویستیەوە لە ڕووی خۆشەویستی بۆ نیشتیمان ئەو دابوونەریتی لە گوندەکانە هاوبووە چۆن مامەڵەیان کردووە بۆ نمونە تو لە ڕێگای تۆ باسیەکەی کە پێچێکە لەو پیشانەی هەل لە باو باپیرانمانەوە ئاژەڵداری ڕۆشتن بۆ سەر کوشت و کاڵ و یعنی خۆشەویستیەک لە بازنەی گاخولێتەوە ئەمان کردویانەتە هوەری کوردیەوە یعنی وشەیەک بەدی ناکەی کە پەیوەندی بە کوردەوە نەبێت لە گۆرانیەکانیان ئەمە زۆر گەرە تایبەتی بوو بە فۆرمێک ینی ئێستا کە جۆلۆ ئاوازە کۆنانە ئەگری ئەو ئاوازە فۆکلۆریانە ئەگری ناتوانانی حەزت لی نەبێت ناتوانانی هەستت بۆی نەجوڵێت هەرچ کەسێک بێ ئەوانی کە لەنەوەی ئێستاشن کە هەڵەسن بازی بێریانم بۆ بژنە یاخۆ با گویان لێ بێت ناتوانە بڵێن حەزم لی نییە ڕاست هۆکار چییە ڕەسەنایەتی ئاواز ڕەسەنایەتی شعر پاشان شێوازی دەربڕین مامۆستا محەممەدی ماملێ لە ناخەوە ئەو ئاوازانە ئەڵێت ڕاست ئەنی ئەگەر سێری تۆمارە ڤیددیوەکانی دووبارەیتیان نییە یەک جا لە دانیشتنیەکە 20 گۆرانی ئەڵێت بەبێ ئەوەی هیچ تۆمارێک دووبارە کاتەوە ئێستا لە ستودیۆکانە کارەسات دروست دەبێت کارەساتە ئاوازێکی موتیڤی دووپارچەی دووبڕگەی 200 جا دووبارە کرێتەوە 200 جا ڕیکۆرد دەکرێتەوە هۆکارجی هۆکار ئەوەیە کە لەگەڵ ڕێزما هۆکار ئەوەیە کە بەبێ ئاگایی لە هوەری موزیک بەبێ ئاگایی لە هوەری ئاوازبێژی بەبێ ئاگایی لە مەقامات و لە تۆن و لە دەنگ و بەبێ ئاگایی لە مێژوو ئەمانە هەوی کاریگەری هەیە بەڵێ بابەتێکیشە بووتن نکتەیەکی خۆش هەیە لەسەر مامۆستا محەممەدی ماملێ حەزەکەم باسی بکەمەگەر ئاوازێک فێ بکەین مامۆستا محەممەدی ماملێ لەگەڵ هاوڕێی عزیزم ژەنیارە باسی ئەومانەکەت ئەموت هەستەکەم مامۆستا محەممەدی ماملێ ئەبێ نەخۆشی زایمەری هەبوو بێت زەهەمەری هەبووە نزیکی ساڵی 1970 تاڵێن تووشی نەخۆشیێکی وابێک کە بۆ نمونە شتی بیرەچێتەوە کە هیچ زۆرینی ئەڵێن زەهایمەرە بەڵام ئەڵێ لە 1970 بۆ نەوەیە بە تاڵتی لی پیسەکات دوای ئەوەیە بەرەبەرە ئەوە بوو لە 1999 نکتەکە لە کوێ هەیە کاتێکە کارێکی دەنگی تۆمارەکات کارێک تۆمارەکات زۆر بە جوانی دەرەچێت ینی ئاستی کارەکەی لای هەمووان تووشی سەرسامیە بن پاش ماوەیەک وای لەکەن جۆبیستی کارەکە بێتەوە ئەمامەستا گوێ لەم ئیشە بگرە گوێ لێ ڕاگەیتەوە ئەڵێ ئەی ئافرم زۆر جوان وتێتەوە بەس ئەگەر من بموتە زۆر لەو جوان نەبووت بە دڵیش وتێتی وایە باشە یە خاڵیکە هەیە وەلی من حەزەکەم تۆ ئاماژەی پێ بێ ینی ئەو دانیشتانەی مامۆستا محەممەدی ماملێ لەگەڵ ئەو ژەنیارانەی کە لەگەڵ یا بوون وابزانام ژەنیارەکانیان دوانیان ئازەری بوون دوانیان ئازەری بوون یانی من زۆر جار باسیەوە کرێ کە دەستیان کردووە بە ڕیکۆردکردن تۆ کاتە لەوانەیە بەس ئەویان لە بەردەچیلێک بۆ دایانناو ڕیکۆرد دووبارەی نەبوو کە خۆت ئاماژەی پێ ئەو پەیوەندیە دوو ژەنیاری ئازەری لەگەڵ محەممەدی ماملێ بەم گۆرانی کوردیانە چۆن ئاوات وابەستە یەک بوون ئاماژەمان بۆ کرد کە بۆ نمونە تێکەڵبوونی نەتەوە کاریگەری هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشە هەر هەمویان بە یەک هەست ژەندویانە کاتێکە کارێک پرۆژێکە سەرکەوتووە بێت ستافەکەت زۆر بتەوە پاشان بە یەک هەست ئیشی تیاکرێت تۆ سیری تەنانەت ئەگەر سری ڤیددیۆکانکەی ئێمەی موزیسیانان ئاماژە بۆ ئاکەین کاتێکە محەممەدی ماملێ ئەگەر درەنگ داخڵ ئەبێ داخلی ئاوازەکە ئابێت ژەنیارەکەی خۆی تێک نایە موتیڤەکەی فریزەکەی بۆ دووباراکاتەوە بۆی مامۆستا محەممەد ئامادە بێتەوە بۆی داخڵ بێت واتە ئەمە پەیوەندیەکی زۆر چڕیان هەیە زۆر لە یەک تێگەشتون ڕاست ینی ئەم هەستە بە تەواوەتی تێکەڵ بووە بۆ ئەوەی بتوانن کارێکی زۆر باش پێشکەشکەن هەڵەکانیان ینی لەگەڵ ئێستاە ئەو سەردەمە و لەگەڵ ئێستا ئەگەر بیژمێرین ئەو کاتەیە هیچ تەکنەلۆژیایکی ئاو بەتوانان نەبووە بۆی بتوانین ئەمێری تۆمارکردن نەبوو لەو ئاستی ئێستاە ئەستۆدیۆکان ئێستا خەیاڵین کاری زۆر سەیری تیاکرێت کاتێکەوە ڕنگ بۆ سەردەمە زۆر ینی زۆر کاریگەریە بۆەوە زۆریش قورس بووە ئەو کوالیتیە دەرچێت لەو حاڵەتەیە بۆ منە بۆ هەموو ڕاکە بۆ هەموو هیلاکەتیە بۆ هەموو مەشغەڵەتی ژیان بۆ منەتر ئەو شتانی کە دیویانە زۆر بۆ منە زۆر تا گەشتم بەم ئەنجامە زۆریان خۆی ئەمەگەر بڕین لەگەڵ ژیانی ئەم هونەرمەندانە بێکمان بە چەندین بەرنامەی کەشتاو نابێت چونکە هەموو ڕۆژێکی ئەوان ڕۆژێک بووە کە دەستپێکێکی تازە بۆ کارێکی تازایان کردو ئێمە لە زنجیرەکە دامانەوە ڕۆژانە باسیکەین و زۆر باشە دەستان خۆش بێت کورتێکمان باس کرد لەسەر ژیانی زۆرتر لە کام گۆرانیەتی لە مامۆستا وڵی زۆرینەی گۆرانەکانی بەلایەوە خۆشە بەخوا کاروانە ئەوڵ پێش بەرنامەکە پێی وتم ئەم سەر لە سەرڕانیەی کە ئێستا باستان کرد نەشم زانی کە ئاوازەکەی لە
ئەزەریە بەڵێ، ئازاری. وەرگیراوە بەدڵنیایی و لەگەڵ کاروانە سەر ئەی ئافرم ئەوش لەبێ بە کاکسەر کۆموتە بێ خۆی ئامادەکە بووی ئەوە بیڵێتەوە دەستان خۆش بێت